ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. جاریشکە لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی کە لە ڕێگەی کەناڵی هیواوە پێشکەشتانیەکەین. ئەم بەرنمەیە دەورەیەکی تری بەرنامەی هاوبەشی ئێمە من و هاوڕێ ڕەحمان حسێنزادەیە. ناوی بەرنامەکەمان کردووە بە بەرنامەی ڕوانین و هەڵوێست. ئەمڕۆ یەکەمین بەرنامەی ئەم زنجیرە بەرنامانە بڵاوە بێتەوە کە دوو بابەتی سەرەکی تیا گفتوگۆ ئەەکەین. ئەم بەرنامانە هەر هەفتە هەوڵەدەین لە سەعات 9 بە کاتی 9 شەو بە کاتی کوردستان ڕۆژانی پێنجشەممە پێشکەشی ئەوەی ئازیزی بکەین. هەوڵەدەین زۆرترین بەرنامەکانمان بەرنامەی ڕاستەوخۆ بێەوە فرسەت و بواری بەشداری ئێوەی ئازیز هەبێ بە کۆمنت بێ یاخود بە ڤیددیۆ ڕاستەوخۆ. ئەمە یەکەمین بەرنامەی ئەم زنجیرە بەرنامانەیە کە ئەمڕۆ 28 سەپتەمبەر پێشکەشی ئێوەی ئازیز دەکرێن و دیارە لەم زنجیرە بەرنامانەیە ڕووداوەکان تاوتویەکەین، سەرنجە خەینە سەر پێشهاتە تازەکان، ڕوانینی خۆمان بازەکەین و هەروە هەڵوێستی سیاسی تا ئەو جێگایی کە پێویست بە هەڵوێستگرتن بکە لەلایەن خۆمانەوە بەیانەکەین. مەرجنیە من و هاوڕێم ڕەحمان حسێنزادە لە هەموو بابەتێکە وەگێر بیر بکەینەوە. جاری وا هەیە ناکۆچی یاخود بڵێن ناهاوڕایی لە نێوانمانەیە، حتمما گفتوگۆی لەسەرەکەین، بەڵام بە هەر شێوێک بێمە هەوڵەدەین کە دیدێکی قوڵ بۆ ڕووداوەکان پێشکەشکەین و لە ڕوانگەی خۆمانەوە ئەوەی کە هەڵوێستی سیاسی دروستە بەیانی بکەین. ڕەحمان بن بەم پێشێکی کورتەوە بەسەکەم جارێ بە خێراتن دەکەم، سپاس دەکەم کە توانیوتە جارێکتر هاوبەشی من بیلام بەرنمەیە. فەرموو. منیش زۆر سپاس تۆکەم. سڵاو هەیە بۆ تۆ هاوکارانت و هەروەها سڵاو هەیە بۆ بینەران و بیسەرانمان و دۆستانە کە دێن و دەخالت دەکەن لە باسەکە. خۆشحاڵیشم بە فۆرمێکی تازەتر و پێم وابێ بە عنوانێکی مناسبتر ڕوانین و هەڵوێست ئەم بەرنامانە پێشکەش دەکەین و تەوان جێگای هیوایە کە بتوانێت باسی دەوڵەمەندمان بێ بە تایبەت بە دەخالت و تەرحی پرسیار و یا مداخلەی دۆستانێکیش کە بێن باسەکە دەوڵەمەندترکەن و خۆتی شارەیەکت پێکە جاری وایە من و تۆ هاو هەڵوێستنین بە گوێگران بزانن لە بەشی دووەما لە ساڵیادی ڕەفراندۆمە هەر بەو ناهەڵوێستیەوە دەست پێەکەیت. حتمما بەرحاڵ من باڵێنە دەمە گەرچی دیارە من سەرەتا بەرنامەکانەکەمەوە، بەڵام لەم بابەتەوە ئەم جاریان بە تایبەت لە بەشی دووەمی بەرنمەکەیە هەوڵەدەم کە لە ڕووی کات و ئەوانەوە ڕعایەتی کاتەکە بکەم. ئەگەر فکرم چووانە ئاساییە بیرم بخەیتەوە بۆی کەوا کاتێکی زۆرتر نەبە. بەرحاڵ باسی یەکەمان ئەم شەو سەبارەت بەو دۆخەیە کە بڵێن خێزانی پەنابەرانی ئێرانیا ئەندامی هێزە چەکدارەکانی حیزبەکانی حیزبە کوردیەکانی ئێران و خێزانەکانیان لەم دوایانەیە بەسەریان هاتووە. ئەوەی کە زانراوە 19 مانگ دوا مەوعید و دوامۆڵەتی جێبەجێکردنی ئەو پەیماننامە ئەمنیە بوو کە لە نێوان دەوڵەتی عێراق و جمهوری ئیسلامی ئێرانە کراوە کە بۆ پێەیە وا پێویست بووە یاخود وا بڕیار درراوە کە تەواوی بارەگا چەکداریەکان و ئەو جێگە و شوێنانەی کە هێزی چەکداری حیزبە کوردیەکانی ئێرانی تیا چۆڵ بکرێن و چەک بکرێن و بجوێزرێنەوە بۆ جێگای تر، بۆ جۆرێک ئۆردوگای پەنابەری. ئەوەی تا ئێستا زانراوە ئۆردوگایەک وازانم هەر لە ناوچەی سۆرانایە لە کوردستان دانراوە بۆ حیزبانە کە وا بڕیارە کەسانێک کە لەوێن بێچەک بن و دیارە سەرباری ئەندامانی چالاک و فعالی ئەم حیزبە کوردیانە خێزانەکانیشان لەوێ مستەقەڕە بن، کە دۆخێکە بە دیدی
ئەوانەی کە چاودێرن و ئەزانن کە دۆخێکی خەتەرناک و مەترسیدارە. لەم بابەتەوە ڕەحمان وازانم تۆ زۆرتر و باشتر لە من متابعی ئەم بابەتت کردووە. پێم خۆشە لەو ڕۆوە باری سەرنجی خۆتەوە ئەوەی کە پێت وایە مەترسی گەورەیە و هەڕەشە لە ژیانی خێزانەکانەوە تایبەتی مناڵانەکە بەیان بکەی. فەرموو. بەڵێ هەر وەک تۆ باست کرد بەداخەوە چەندین مانگە ئەم باسە گەرم و گوڕمەطرح بوو کە جمهوری ئیسلامی لە یەک دوو ساڵەوە پێشەوە بە تایبەت لە ساڵی ڕابردووە زۆرتر فشارەکانی خۆی زەختەکانی خۆی خستە سەر دەوڵەتی مرکزی عێراق و هەروە دەوڵەتی ئیقلیمی کوردستان. دەوڵەتی مرکزی عێراق کە هەر بەڕاستی وەسیلەیە کە بەدەست خودی جمهوری ئیسلامیەوە کە بەرحاڵ ئوردوگایە کە جێکەوتوو بوو ساڵهای ساڵ بوو ئەحزابی سیاسی و مسلح و گروپی مسلحی جۆرا و جۆر کەبوون و تیاجێگیر بوون ئەوان نابێ کۆ بکرێنەوە و هەدەفی ئەسلی جمهوری ئیسلامیەوە هەر کولەن بنە بڕ بکرێن لە عێراقا یا لە کوردستانی عێراقا نەمێنن گویا هەرواش ئێدعاکە، بەڵام دیارە پلە بە پلە دەیانەوێ بیبەنە پێشێ. بەرحاڵ ئەوەی تا پێش 19 مانگ باز بوو جێگای قسە بوو، ئەو قسە بوو کە بەرحاڵ ئەمە پیلانێکە لەلایەن جمهوری ئیسلامیەوە و لەلایەن دەوڵەتی مرکزی عێراقەوە بە هاوڕێی دەوڵەتی ئیقلیمی کوردستان لە دژی ئەم ئەحزاب و گروپی سیاسی و مسلح لەوێ وجودی هەیە. بەهانەی جمهوری ئیسلامیەوە بوو کە گویا ئەم جریانە مسلحانە لەسەر ئەمن و ئاسایشی دەوڵەتی ئێران خەتەر دروستەکەن کە بەڕاستی بیانیەکی تەواوەن پێچوانە و پرۆپوچ بوو، چونکی بەوتەی ڕابەرانی خودیە و ئەحزابانە کە لە نێویاندا مەسەڵەن حیزبی دموکراتی کوردستان حزبێکی دیارە یا ئەو چەند شاخی بە نێوی زەحمەتکێشان مەترەحن یا ئەو سازمانەی کە بەڕاهبەری ئیبراهیمی عەلیزادە لەوێ بەڕێوە چێ و ساڵهای ساڵە لەوێنە ئوردوگای بۆ بە نێوی کۆمەڵە فعالیت دەکا ڕێکخراوی کوردستان. ئەمانە مەسەڵەن جریاناتی دیارتر بوون، لە کەناریشیاندا جریانێ وەکو خەبات دانێکەیە وەکو پاک گروپێکە کەمتر لە ئاسم کەمتر هەر حزبی سیاسی بۆ مەعلایەنیە ئەوانش وجودی بوون و جریاناتی دیکەش بەوتەی خودی ڕابەرانی ئەم حزبانە ئەڵەن بە تایبەت لە 10 ساڵی ڕابردوودا ئێمە هیچ کردەوەیکی نظامیمان نەبوو، هیچ هەڵسوڕانێکی نظامیمان نەبوو، تازە بازێکیان ئەڵەن 30 ساڵە نەمان بووە. هەر ئێمە لەوێنە ئوردوگایەوە و لەی دانیشتوین و ئەوەی ئەوان بۆ لەوێ دانیشتن و مەبەستیان جێگای باسەکەی منتۆ نیە. منزورمەیە بڵێم بیانوەکەی جمهوری ئیسلامی تەواوەن بێ پایە و بێ بنەما بوو لەسەرەوەی ئەمانە گویا ئەمنیەتی جمهوری ئیسلامیان خستبێتە خەتەرەوە. زۆرتر هەدەفیەوە بوو بەم جۆرە ئەوەڵەن لە یەک ساڵی ڕابردووە جمهوری ئیسلامی کە لەژێر زەختی خرۆشانێکی جەماوەری گەورە بوو لانەکەم تاوجی بە کوردستان ئەگەڕێتەوە فکرەکان و مەسالەکان بگۆڕێتەوە بۆ ئەو دیوی مەرز و ظاهرەن ئەوە بکە بە بەهانە. لایەکی دیکەوەیە بەم شێوەیە بڵێ دەوڵەتی عێراق دەوڵەتی ئیقلیمی کوردستان بە حەڵ وەسیلەیەشن بەدەستی منەوە ئەوەی قودرەتمەندی خۆی لە مەنتەقەکەدا نیشانمدا. ڕاستی هەموو ئەم کارانی جمهوری ئیسلامیش ئەتفاقەن لە لاوازیەتی دەنای 20 ساڵەوە پێشبوونەیە کرد، 25 ساڵ بۆەوە پێشبوونەی دەکرد. ئەو وەختە وەزی باشتریش بوو، وەختی قاسم سولەیمانیە بوو، لێستا موقعیەتی محکەمتریش بوو. ئەمەوێ بڵێم ئەمە کولەن پیلانێکە بە زۆر هەدەفی چەپەڵی کە خۆی بوویەتی. ئێمە و هەموو جریاناتی سیاسی مەسئول لە ئۆپۆزیسیۆنی ئێران بە چەپ و ڕاست سەرەڕای اختلافی قوڵمان لەگەڵ بەشێکی زۆر لەگەڵم ئەحزاب و جریاناتی مسلحی ئەوێنە تا ئێستا هەڵڕوێست ئەوە بووە وتومانە جمهوری ئیسلامی محکومە، پیلانی ئەو دەوڵەتی مرکزی عێراق و هاوڕێی دەوڵەتی ئیقلیمە،
بەرحاڵ ئەوانە ئەم ئیدعایانە درۆن و لە مەحکومکردنی و حەول دراوە بۆ کۆتاکردنی دەستی جمهوری ئیسلامی کە ئەم ئەتفاقە نەخۆڵقێ بەڵام سەرەراوی تا ئێستا هەموو کارانش کران و ئەو جریانەتە خۆشیان چه هەڵوێستێکیان بوو چ کاردانەوەیەکیان بوو بێ هەر وەک تۆ ئیشارەت پێکرد لە 19 مانگی هەر ئەم مانگەوە 19 سپتامبرەوە مەرحەلەی ئەوەڵی جێبەجێکردنی ئەم پیلانەی جمهوری ئیسلامی دەستی پێکردن ئەویش ئەوە بووە ئەو ئوردوگا چەکدارانەی تا ئێستا بوویانە مەسەڵەن لە منتەقەی کۆیە لە منتەقەی زەرجێست حتا لە منتەقەی شێوەکانی هەڵگورد و ئەوانە مجێگۆڕکەیان پێکراوە ئاڵوگۆڕیان بەسەردا هاتووە بەرحاڵ لەم ئوردوگا ئەسڵیەکانی خۆیان نەماون ئەم حزبانە هەروەک تۆ ئیشارەت پێکرد لە منتەقەی سۆران و ئەو جۆرەی من بیستمە مەسەڵەن نزیک 100 کیلومتر لە مەرزی کوردستانی ئێران دوور لە منتەقەی کە زۆرتر حاکمیەتی پارتی تێدایە ئوردوگای تازەیان بۆ کراوەتەوە ئیتر ئەمە مەرحەلەیەکی تازەیە ئەمە دەورەیەکی تازەیە هەرچی جمهوری ئیسلامی محکوم کرابێ و لە عەلەیهی کاردانەوە بوو بێ ئەو پرۆژەکەی خۆی خەریکە بەڕێوە بە ئەوەی کە بە نەزەرم ئێستا جێگای سەرنجە کەماکان لەم پیلانجێڕیەدا جمهوری ئیسلامی معلومە محکومە دەوڵەتی مەرکەزی عێراقیش معلومە محکومە و تا ئێستاژە بێ حەول برێ ئەمنیەت و ئاسایش و ژیانی چێ ئەو هێزە چەکدارەی کە لەوەیە بەتایبەت بنەماڵەکانیان و مناڵانیان و کەسوکاریان بپارێزرێ بەڵام ئەمە مەترسی گەورەی لەسەر ئێستا قسە ئەوەیە مەرحەلەیەتر خەریکن جۆرێکی دیکە کەمپنشینی و ئوردوگانشینی بەسەریانە داسەپێ یا خۆیان انتخابیان کردوێ بەتایبەت باسەکەژەوەیە لەم کەمپەتە تازانە لەم ئوردوگا تازانە ئەبێت چەکیان پێ نەبێ خەلەی سلاح بن خودێ مەحزابە لە کنارەوە دەبیستی دەڵێن ناوانە دەکڵی ئەسلحەی سوکمان پێ بەڵام جمهوری ئیسلامی بۆ خۆی دەڵێ من تیمی نازری خۆمەنێرم ئیدعای کردووە بە زوویی ئەوەی خۆی پێڵێ بۆ ڕاستکردنەوەی ڕەوتی ڕووداوەکان تیمی نازری خۆی بنێرێ و بێچەکیان کە یعنی قسەکە ئەوەیە لەمە بەولاوە قەرارە چه ئەفرادی چەکداریان چ بنەماڵەکانیان و مناڵانیان لە ئوردوگا و کەمپایەکی دیکە ئەویش بە پێچەک حتا ئەو تەوجیهی ئەوەی ئێمە کاری نظامیەکەین وەک جاران ئەوەش ئەچێتە لاوە ئێستا پرسیار ئەوەیە ئەو وەختە ژیان و ئایەندە و ئەمنیەتی چ ئەو هێزە کە تا ئێستا چەکدار بۆ و نازام لێرە لەوە بۆ لاشۆ چەکدارەمێنێ بە تایبەت بنەماڵەکانیان مناڵانیان ئینسانهایی بە ساڵاتچوو لەم کەمپیتازە و ئوردوگای تازە چی بەسەردێ من پێم وابێ نامەوێ باسەکە لەوە زیاتر جێ لانیکەم بەشی ئەوەڵە ئەلعان لە درێژەدا من پێم باشە تەرکیز بخەینە سەرەوەی هەڵوێستێکی مەسئولانە زۆر باشە من پێم باش بوو ئەو پرسیارە بکەم بەڵێ پێم باش بوو ئەو پرسیارە بکەم بەڵام بەر لەوە بۆ من جێگای پرسیارە خاصیەتی ئەمە ینی بوونی ئوردوگایکی لەم بابەتە لە دەرەوەی شارەکانە و ئەوانە بۆ ئەم حیزبانە چییە خاصیەتەکەی ئایا ئەم حیزبانە خۆیان ئەمان هەڵبژاردووە یا ئەمان بەسەرا داسەپێنراوە ئایا مەسەلەن وەکو ئەمە حیزبانە بواریان پێ نادرێ بۆ نمونە گەر بارەگای ئاشکرایان نەبێ یاخود مەقڕی ئاشکرایان نەبێت لە ناو شارەکانە ئەوانە بتوانن لە دەفتەری یا لە جێگایەکە کە ئەمنیەتیان پارێزراوە بێ بە جۆرێک خۆیان حەشار بدەن و ئەم ئۆردوگانە دروست نەکەن ئایا خودی دروستکردنی ئەم ئۆردوگانە هەڵبژاردنێکی ژنیە کە ئەم حیزبانە خۆیانەکەن وایە بەم ئەتیبارە ئەوانیش ناکرێت لە بەرامبەر ژیانی خێزان و مناڵی ئەم خەڵکانەیە کە ئاوا بەڕاستیەوە وا هەستەکەی کە ینی نازانین پاشخانەکانی ئەمە چی بەڵام جۆرێک ماجەراجووی جۆرێک مغامرەکردنە بە ژیانی ئەو خەڵکەوە کە مناڵ بووە بێ لە ئوردوگایە بژی بەڕاستیەوە کاتی جارانیش ئەم پرسیارە هەر ئەکراوە وای وازانم هاوڕێ مەنسوور حکمەت کەسێک بوو لەوانە کە زۆر بەجددی لە دژی ئەمە وجودی مناڵان بوو لە ئوردوگاکانەوە تەنانەت لەم بابەتەوە اختلافات و
نظری جۆر بە جۆرش لە ناو کۆمەڵە و لە ناو حزبی کۆمونیستی ئێرانە کاتی خۆی دروست بوو. من پێم خۆشە سەبارەت بەوە قسە بکەی پاشا بچینە سەرەوەی بەڕاستی هەڵوێستی دروست چییە؟ بەر لەوەی جوابی پرسیارەکە بیتەوە پێم خۆشە بینەران ئاگادار کەمەوە کە ئەگەر پرسیارێک یاخود سەرنجێکیان هەیە توانن لە ڕێگەی کۆمنتەوە لە فەیسبوک یاخود هەروە لە یوتیوبیش بۆمان بنووسن کە کۆمنتەکانیان بخوێنرێتەوە ئەگە پرسیارە وەڵام وەرگێتەوە گەر سەرنجە قسەی لەسەر بکرێ و داواشم وایە لە هاوڕێیان و بینەرانی ئازیز ئەوەی ئەم بەرنامەیە بینن لە ڕێگەی سۆشیال میدیای خۆتانەوە لە فەیسبوک یاخود لە کەناڵەکانی تری سۆشیال میدیاوە لینکی ئەم بەرنامەی پەخشکەن تا بینەرانێکی زۆرتر لەگەڵمان بن و ئاشنا بن بەم بەرنامانە ئێوە. بەڵێ ڕەحمان فەرمو. پرسیارەکەی تۆ زۆر بەجێیە، بەڵام من اتفاقان ئەمەوێ لە وەڵام بۆ پرسیارەی تۆ کە باز زۆر هەڕاگرێ ئەمە داینین بۆ کاتێتر بۆ بەرنمەیەتر بە دوو دەری یەکەمەوە یەگەڵام چینە سەرەوە باقی وەختەکەمان لێگرێ و تەرکیزمان لەسەر ئەوەی کە بنەماڵە هێزی چەکدار مناڵان لە بەرابەر مەترسیدان و پەزڕ ڕێگات شارەچیە ئەوە کەم ڕەنگ کاتوە ئەم پرسە لە عینە حاڵە هەستیارە تا ئێستاش چونکی پیلانی جمهوری ئیسلامی و دەوڵەتی مەرکەزی عێراق و بە هاوڕێی دەوڵەتی خلام هەر بە سەرسەریە مەحسابەوە ڕەنگە بڵێن کوا کاتی ئەوەیە کە ئێڵان ئێمە جارە سیاست و ئستراتێژی و کردەوەی خودێ مەحزابانە بدەین بەڕەخنە. من هەرەونە لە جواب بە پرسیارەکەی توە بڵم لە منە پرسی ئەم ئوردوگاداریە نظامیەی کە ئەحزابی ناسیۆنالیست لە کوردستانی یا ناسیۆنالیستن نیوە ناسیۆنالیست و مەسەبین یا نیوە ناسیۆنالیست و چەپن هەرچێکن هەڵیان بژاردووە نەگەستا و چەندین ساڵە و لە منە پرسی 20 ساڵە مەوزوعیەت وە زەرورەتی وەک ئەو دەورانەی کە لە ساڵەکانی دەیەی هەشتا و تا گەشتینە دەیەی نەوەدی میلادیش زەرورەتی بووە و زەرورەتەی نەماوە. ئەم ئەحزابە ئەو جۆرەی ئستراتیژی سیاسی ئەحزابی ملی و ناسیۆنالیستیە ژیانکردن لە کێشە و قەڵشتەکانی نێودەوڵەتانە ئەم ئوردوگانیان هەڵبژاردووە و تا ئێستا ئیدامیان داوە هەر چۆریان ئیدامە داوە تا ئێستا بەرحاڵ ئیشی خۆیان بوو و کاری خۆیان بووە و لە نزەر یەکێ وەک من و تۆوە واقعاً زەرورەتی نەبوو و جێگای ڕەخنەی جددیشە. بەڵام با ئەم باسە دابنین بۆ کاتێکی دیکە ئەوەی ئێستا هەیە خودی ڕابەرانی ئەم ئەحزابی ئەلامیان کردووە با بچن ئوردوگاکانمان بپشکنن ئەمەی بە وجود دێ ئیتر ئوردوگای هێزی مسلح و سازمانێکی سیاسی مسلح جایات چە بەیاڕاز نییە ئەڵێ کەمپی پەناهەندەجیە ئوردوگان پەناهەندەن پەناهەندەی سیاسین لەوێ دانیشتون لەوێنە گۆیە خەریکن ژیانی نۆرمالەکە. من قسەکەم وێڵم ئەمە ئیتر مەرحەلەیەکی زۆر تازەترە دەورەیەکی زۆر تازەترە کەمپنیشینیەکی بە ئیستلاح پەناهەندەگانە خب هەموو ئەم ئەفرادی نیروی چەکداری ئەم حزبانە وایە فعالی سیاسین بە هەر بۆ چونۆکە هێنە فعالی تازە مسلحیش بوون لە هەر وڵاتێک بچن لەوێنە ڕووبکەنە ئەو وڵاتە کاڵان عێراق و کوردستانی عێراقی لەیە قایتن مافی پەناهەندەگیان هەیە قایتنە بێ مافیۆیان بێ حەقی کاریان بێ حەقی ژیانیان بێ ئەو جۆرەی تۆڵێ ئەچەن لە نێو شارەکانان نیشتەجێبن. ئێستا ئەم دەورە تازەکە ئەو مافە لەو فعالینی سیاسیە لەو فعالینی مسلحە لەو کەسانی ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی بوون لە بنەماڵەکانیشیان لە خانەوادەکانیشیان ئەسێنرێ. مشکلەکە ئەوەیە وا دیارە خودی ڕابەرانی ئەم ئەحزابی مسلح ئەمەیان قبول کردووە یعنی ئەوان وا دیارە مەسلحەتیان ئەوەیە ئەم کەمپنشینی پەناهەندەگیە درێژە بدەن تازە تەواوی ئومێدەکانەوەیە بەڵکو UN بێ سەرپەرستی بکە. دەنەس ئەمەڵم ئەمە ڕەوتێکی تازەیە حتا لەگەڵ ئوردوگان نظامیەکانی پێش 19 مانگیان قابلی قیاس نییە بەوە تەوزیح نادرێت ئەوەی تا بە خودیەوە ئەحزابە بگەڕێتەوە ئەبوایە سیاسەتێکی زۆر بەرپرسانەتر و مەسئولانەتریان لە قەدیمترەوە پێشەوە بگاتە ڕۆژی 19 ببوایە بۆ ئەوەی داخوازی ئەوەی کە هەموو هێزی ئەوان چ ئەوانەی وا چەکدار نوێش تاوەزی جسمیشیان باشە تا بنە ماڵە و مناڵ و بە ساڵاتچوو قایتە نەبێ حەقی ژیان و ئەمنیەتیان
لە وڵاتێکی وەک عێراق یا لە کوردستانی عێراقا بێ ئەمنیەتیان تەمین بکە ئەوان ئەوە ناکەن چونکی کەمپەکان پێ باشترە چونکی پیان وایە بە هەر دەرد و ڕەنجێک بێ ئەو ئینسانانە لەو کەمپانەی کاڵان ئەکرێ لە ئیدامەیە باسی بکەین کە چ بێ سەرنجامیەکی تیابێ بمێنێتەوە بۆ ئەوەی تحتی نێویەوەی جەمعێک نیرومان هەیە جەمعێک کەسمان هەیە بۆ ڕۆژی مەبادا ئەگەر ئەوزاعێک تێکچوو بەڵێ بەکاریان بێننەوە وەکو هێزی نظامی لە داهاتوودا لێرەدا ئەوەی کایەی پێکرێ سەرنویشتی ئەو ئینسانانە ئایەندە و ژیانی ئەو ئینسانانە و بە تایبەتوتم بنەماڵەکان مناڵان و بە ساڵات شوەکانە من کارم بەو بەشە لە ئەفراد هێز کە خۆیان بچەک مسەلە حەزانن خۆیان بە جزوێک لە هێزی ئۆپۆسیۆن نەزانن هێزێکی چەکداری ڕزمی خۆی چۆن شێوە و کار و ژیان و تاکتیکی هەڵەبژێرە ئەو جملە لەو کێ و شاخە و لەو مەناتقە ئەگەر خۆیان ئەوەکەن و پشتە جوپێ بۆ خۆیان دروستەکەن و یا ژیانی خۆیانەکەن بەبێ ئەوەی مەترسی بۆ بنەماڵەکانیان بۆ مناڵیان بۆ بە ساڵات چوو بۆ ئەو کەسانی وا بێدەسەڵاتن بە لەحاظی فیزیک و جسمیەوە بە وجودێ ئەوە کەیفی خۆیانە من کارم ئەو بەشە نییە کە ئەلعان ئەوەش بۆ خۆی لە تاریکیەکی گەورەدایەکە ئەو هێزە چەکدارە نامێنەوە نییە قەڵان خەڵعسلاکن دەنەچ من با قسەکەم بەرمەوە سەر ئەو بەشەی ئەمەوێ نەتیجەگیری لێ بکەم ئەم کەمپ نشینێکی قەرارە ئیدامەی بدرێت کەمپی پەناهەندەگیە بەڕاستی کایەکردن بە سەرنویشتی بنەماڵەکان مناڵان و بە ساڵاتچوانی ئەو نیروەیە کە تا ئێستا لەگەڵم ئەحزابەوە بووە بۆ چونکی لە کەمپێکی دوور لە شار دوور لە شوێنی کار و ژیان و ڕەوتێکی نۆرماڵی ژیان ئەم ئینسانانە قەتیسمانەوە لەوێنە بۆ چ ماوەیە 1 ساڵ 2 ساڵ 5 ساڵ ئەخر ئەم ئینسانانەی کە لە کۆمەلگا دابڕاو لە کەمپێکە ژیانیان خوێندنیان هەڵس و کەوتیان پەیوەندی و هاتچۆیان لەگەڵ کۆمەلگا چی هەبێ هەر لەو کەمپەدا وەک شوێنێکی حەساردارکرا و قەتیز بمێننەوە ئایا ئەوە بناماکانی سەرەتایی ژیانکردن لەو ئینسانانە زەوت ناکرێت من نازانم ڕاهبەرانی خودێ مەحسابە چۆن وجدانیان قبولەکە ئەم بەڵایە و ئەم شەرایتە ناهەموارە بەسەر ئەو ئینسانانە بێ کە ساڵهای ساڵ لەگەڵ ڕێکخراوەکەی ئەوان و لەگەڵ سازمانەکەی ئەوان تلاشیان کردووە هەڵسۆراون فعالیتیان کردووە یا هەرچیە دەنچە من پێم وابێ کە تازە لەوەش بگذەرێن ئێرە کوردستانی عێراق و عێراقە تیمە ترۆریستیەکانی جمهوری ئیسلامی یادار و دەستە ترۆریستیەکانی ئیسلامی و قەومی و ئەوەکە وەک خیز و خۆڵ لەو کۆمەلگایدا هەن هەر تاوێنە تاوێت چه بەڵایە بەسەر ئەم کەمپانە بێنن ئەوەش با لەوێ بوێستێک قەرارە ڕاستی هەڕەشەیەکی زۆر گەورەیە من کەبیری لێکەمەوە هەستەکەی ئەمانیان بداناوە لێ کۆیان کردوونەتەوە بۆی نێچیرێکی ئاسان بن بۆ ئێرهابیەک و تیرۆریستێکە بیوە زەفەریان پێبەرێ ئەو دەم جمهوری ئیسلامی دەتوانێت شانی خۆی خاڵی کاتەوە ئێمە نین خەڵکی مانتیقەکەی لیان بێزار بوون و لیان بێتاقەت بوون و پەلاماریان داون یا مشکلیان بۆ لەگە خەڵکی مانتیقەکەیان تووشین لە کوردستانە ئاکرێمانە زۆر بە سادەی بە پارە و بە هەندێک ئیمکاناتی بەسیط ئەنجام بدرێت بەڕاستی هەڕەشەیەکی گەورەی لەو خێزانانە من نازانم چۆن بیریان کردوتەوە لە ئایندەیە چی لەم دۆخە دێ ئەوە هیچ ئەو هەڕەشە تێرۆریستیە ئەو بۆ کوژران و ترۆرکردن و لە بین بردن لە سەریانە بۆ یەک لەحزە ڕەنگە وامان بۆ پاساوکەڵان بڵن نا تەزمین وەرەگرین لە دەوڵەتی عێراقیش لە دەوڵەتی ئیقلیمیش لە UN ئەوە نەبێ فەرزکەین ئەوە نەبوو مناڵم کارەساتەکە لەوێەوە دەست پێکە دەی هەمووام ئینسانانەی لەوێن ئەگەر 10 ساڵەوە پێش 15 ساڵەوە پێش بە تەوجیهی ئێوەی ئێمە ڕێکخراوێکی سیاسی چەکدارین دژی جمهوری ئیسلامین تاوێنە تاوێت تیمێکە نێرینەوە حزب مقرڕ ڕاستانی وەڕێخست ظاهرەن هەڕەشەیەک بوون لەسەر هێزی چەکداری جمهوری ئیسلامی ئێستا بچی ئەم کەم نشینیە پاساوەکە ژەیرە زەوەیە ئەیانەوێ هەر یەک لەم حزبانە وتم لە داهاتوە زیاتر قسەی لەسەرکەن ئەم نیرووە لەم ئوردوگایە لەو ئوردوگاڕایەکەن حقەتەکەیەوەیە ئەوڵەن پوڵ و پارەی پێپەیداکەن بڵن وەک کەپمان هەیە و ئوردوگامان هەیە و
ئیمکانات لە دەوڵەتی ئیقلیم یا دەوڵەتی عێراق یا لە ئەم سازمان و ئەو سازمانی بینەلملەلی وەربگرن هەرەوەی چونکی تەواوی ئەم ئەحزابی ناسیۆنالیستە ئێستراتێژی و تاکتیکیان هەڵواسیوە بە باڵێکی نظامیەوە لە بۆ ئایاندا بیان بێ کە ئەگەر اتفاقێک کەوت با فەورەن هێزێک ڕێخەن و بیگەێنەوە متوجه ئەوە نین ئەلان لە نێو خودی کۆمەلگای کوردستانی ئێران و ئێرانە خەڵک گوردەوە دەخرێن خۆیان چەکدارەکەن خۆیان مسلحەن بکەن بۆ ئەو ڕۆژە مەبادایە بۆ ئەو ڕۆژی هەڵچوونی یەکسەریە لاوانی کۆمەلگای کوردستان و هیچێک لە حزبەکانیش بەڕاست و چەپیەوە بۆ ئەوە دامان نامێنێ هێزی نظامی بێ بەگشت جمهوری ئیسلامیە من ئەڵەم کارەساتەکەوەیە ئەم ئینسانانە لە ژیانی نۆرماڵ دوورە خرێنەوە معلوم نییە خوێندنیان چی بەسەر دێ ژیانی عادیان چی لەسەر دێ لەم دنیای ئێستادا چەندە لەگەڵ ڕەوتی ڕووداوەکانی دنیایی ئەم کەمپنیشینیانە توانن خۆیان یەک بخەن و دوایەوە تۆ تەمەشای ئەو ئینسانانە بکە کە بۆ ماوەیەکی زۆر لە جۆغرافیایەکی زۆر مەحدود و دیارکرا و بنێوی کەم حەسار درا بێتن و لێوێنە ژیان کرد ئەخر ئینسان جسمە ڕۆحە ئەحساسە ئینسانە هاتوچۆیە مناسباتی کۆمەڵایەتیە غەیرەز ئەوەی پێڵین دپرشن و ناڕەحەتی ڕۆحی و سەرگەردانی و بێ ئایندەگی چی تەحمیلەکە ئەمە کارەساتێکی گەورەیە ڕەنگە وەختە پرسیارەکەەوە بێت دەی باشە قسەی ئێوە چییە من قسەم لێرەوە ئەوەیە بە نەزەرم ئێمە و هەموو ڕەوتی ئازادی خوازە بێ و دەنگە بەرزکەینەوە کە ئەو ئینسانانەی کە ساڵهای ساڵ فعالەتی سیاسی و نظامیان کردووە بە خۆیان و بنەماڵیان و مناڵیان و بە ساڵاتچووە هەم ئەوانە ئەمانە حەقی شارۆمەندیان هەیە لە هەر کوێبێ لە هەر کوێبێ ینی معلوم بەغێرز کۆماری بەغێرز جغرافیای ئێران و دوور لە جمهوری ئیسلامی ئەگەر ساڵهای ساڵە ئەمانە وەکو هەڵسوڕاوی سیاسی و نظامی بە خۆیان و بنەماڵە و کەس و کاریان لە کوردستانی عێراقن و ماونەتەوە بۆ ئەبواە و ئەبێژ ئەڵانەوە بکە ئەوانە بێ مافی نیشتە جێبوون لەو کۆمەلگایان بێ حەق مافی کار مافی ژیان مافی خوێندن ئەوەی پێڵین مافی شەهروەندی و مافی شارۆ مندیان بێ لێگەڕن با تێکەڵ کۆمەلگای کوردستانی عێراق یا عێراق بن هەرکەس بە خۆیان لە شارەکان لە دێهات ئەڵان زۆرە لە کەسی پەنابەری سیاسی ئێرانی تورکیایی غەیران هەر لە کوردستانی عێراقن عاقبەت بە جۆرێک دامەزراون زۆریش مەترسی لەسەریان هەیە کارەکەن ژیانەکەن زیندگی خۆیان تێکەڵ کۆمەلگای شارەکانی هەولێر و سلەیمانیە و چوزانم ڕانیە و جێگاکان ژیانێکی نۆرماڵ هەرچەند بە سەختیەوە بەڕێوە بن دەنەچێت ڕێگاکەی ئەوە بوو لانی کەم بۆ بنەماڵەکان بۆ مناڵیان بۆ بە ساڵاتچوونیان ئەمە هەم داوخوازیەوە ئەحزابە بێ و ئەوان کە نایکەن و مەسلحەتیان نییە ئەوە بیکەن بە نەزەرم عاقبەت ئەگەر ئایندەیەکی مقدارێک مطمئن بۆ تەزمینی ژیانیان ئەمنیەتیان بێ ئەمانە بێ مافی نیشتە جێبوون مافی پەنابەری مافی کار و ژیان مافی شەهرمەندیان لەوێ بێ ڕەنگە دووبارە ئەم پرسیارە بێتە پێشێ ناکرێت لە کوردستانی عێراق ناکرێت و جمهوری ئیسلامی ئیجازە نادا و هەرچیە مەگەر خۆیان دەوڵەتی ئیقلیمیش و دەوڵەتی مەرکەزی عێراق قەرار نییە UN بنێرن مەسئولیەتی سەرپەرستی ئەم کەمپانە بەوە دەبگرێت بۆ زەختەکە ناخەنە سەرەوەی نەخە UN ئەخر هەمووی لە 2,000 کەس زیاتر نییە UN ئیمکان بدا لە دەستشی دێ ئەمانە منتەقل بن بە وڵاتێکی دیکە بە وڵاتێکی ئەم لە وڵاتانی ئوروپایی ئەگەر پەناهەندەی سیاسین بە خۆیان و خانەوادەکان و وەکو هەر پەناهەندەیەکی سیاسی کە بە زەخت و بە فشار خۆیان گەینەتە ئالمان و سوئێد و دانمارک و هەرجەیەکی دیکە دیبا منتەقل بکرێنەوێنە حەقی خۆیانە دوای ساڵها فعالیت دوای ساڵەکە هەڵسوڕان دوای ساڵها ژیان عاقبەت خۆیان و خانەوادە و کەس و کاریان منتەقل بنە وڵاتێکە لەوێنە واقعاً داهاتویان گەرنتی کرابێ ژیانیان ئەمنیەتیان خوێندنیان گەورەبوونیان دوور لە ئەوەی ترۆریزم بەسەریانە حاکم بێ تەمین بێ دەنەچە من قسەیەکە هەیە لە ئەمانم لە بەرابەر مەترسی گەورەدان درێژەی ئەم کەمپنیشینیە بەم شێوەیە
بەڕاستی ینی زەوتکردنی سەرەتایی ترین مافی ئەو ئینسانانەی کە لەو کەمپانە قەرارە دایان بنێن حتاگە UN بەسەریەوە بێ ڕێگاکەی چییە؟ یان ڕێگاکەی وە لە کوردستانی عێراق مافی شارمەندی و مافی کار و ژیانیان بۆ تەزمیم بکرێ و تێکەڵ و کۆمەلگایە بن یا ئەوە ناکرێ UN-ەکە گوایە مەجبوریان کردووە بێ سەرپەرستی بکە ئەبێ ئەم ئینسانانە منتەقل کاتە وڵاتێکە حەقی کار و ژیان زندگیان بینەدا یەک قسامێنە با من بەوە تەواویکەم ڕەنگە بڵێن نەخێت جا بەعزێک لەم ئەفرادی مسلحە خۆیان ئەیانەوێت داوتەڵەبانە لە کەم بمێننەوە یا بچن کاری نظامی بکەن بنیادەم هەیە کە خۆیانەوە ئینتخاباکەن بە خۆیان بچنەوە ئینتخابە بکەن بەڵام مناڵەوە ئینتخابە ناکە بە ساڵاتچوەکانەوە خۆیان ئینتخابە ناکە بنەماڵەکانی هەرم ئینسانانە و ئینتخابە ناکەن ئەگەر هاوسەرەکانیان ئەو هەڵبژاردنیان نەبێ بەسەریان دقیقەت بەس خۆش هاوڕە ڕەحمان و مێدەوارم ڕووداوی نەخوازرا و تراجیدی کۆوانە ناچارمان نەکا جاریشتر بینەوە سەرم باسا بەڵام واقعیانەوە کە تو ئاماژەت پێدا کەمپینێکی ڕەوا و عادیلانەیە کە هەموو هێزە سیاسەکانیش بەڕاستی بەشداری تیا بکەن گوشار هەم بۆ ناوەندە نێودوڵەتیەکان بێنن هەم بۆ دەوڵەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بێنن کە ئەمنیەتی ئەم خێزانە نەپارێزراو بن و ئەگەر ناتوانن ئەمنیەتیان پارێزراو بێ ڕێگایەک دۆزنەوە بۆی کەوا ژیانی ئاسایی خۆیان ممارەسە بکەن لە عێراق و کوردستان نابێ یاخود لە دەرەوەی عێراق و کوردستان بێ دەست خۆش وەک وتم مێدەوارم باسی تراژیکە مەسلەیەمان ڕووداوی تراژیکە مەسلەیەمان پێ نەکاتەوە جاریشتر بەڵام حتمەن ئەهێنە کە جاریشتری لەسەری قسە بکەین ئەگەر ئەم ڕووداوانە ئاوا درێژیان هێنا بەرحاڵ ئێستا چینە سەر باسێکی تر ئەم باسەمان کە پێشتریش ئاماژەمان پێدا من و تۆ هاوڕانین لەسەری ڕای جیاوازمان هەیە و لە ڕابردووشە هەر کاتی ئەنجامدانیشی هەر ڕای جیاوازمان هەبوو ئەویش ریفراندۆمی هەرێمی کوردستانە کە ڕۆژانە شەشەم ساڵ بەسەر ئەنجامدانیا تێپەڕی و دووبارە بوو بە جێگەی قسە و باس و مشت و مڕ و هەندێک داکۆچیان لێ کرد و هەندێکی ژوتیان کە کارێکی نادروست و ناسیاسی و یاخود بێ ئەنجام بوو کە ئەنجام دراوە لە گەلێک گۆشە و کەنارەوە ڕەخنە و باسی لەسەر کرا بەرحاڵ بەر لەوە بچینە سەری من دووبارە بینەران یادی بینەران دێنمەوە کە لینکی ئەم بەرنامەیە لە ڕێگەی سۆشیال میدیای خۆیانەوە بڵاو بکەنەوە تا بینەرانێکی زۆرتر ئەم بەرنامەیە ببینن و ئەگەر تا سژنەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک و سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن ئەوەش بڵێم کە ئەم بابەتە بابەتێکی گەرمە ئازانم جێگای مشت و مڕی زۆر بووە و نەزەری جۆر بەجۆری لەسەر هەیە لەسەر ریفراندۆمی کوردستان هاوڕیان ئەگەر کۆمنتێکیان هەیە ئەنێ بەشدار بن سەرنجێک یا پرسیارێکیان هەیە توان لە ڕێگەی کۆمنتەوە ئاراستەمانی بکەن ڕەحمان لەم بابەتەوە من دیقەتی هاوسەنگی و یاخود هاوچوونێکی ئەدەم لە کاتەکە ئێستا بەپێی ساعتەکەی لا من 35 دقەیە فەرمو نەزەری خۆت بڵێ لە 5 دقەیە سەبارەت بە ریفراندۆمی هەرێمی کوردستان کە دوای ئەوەش منیش 5 دقە قسەی لەسەر بکەم و دواتر بەپێی باسەکان ئەتوانین کاتەکەش درێژ بکەینەوە بۆ گفتوگۆ فەرمو بەڵێ بۆ دەستپێکی پاسەکە ئەوە معلومە ساڵی 2017 بازانم لە 25 سپتامبرا بوو ئەگەر دروست لە یادم بێ ئەو بوو ڕفراندۆم لە شار و دێهاتەکانی کوردستانی عێراق بەڕێوە چوو لە هەلومەرجێکیشا بەڕێوە چوو تقریبەن هەموو ئەو جغرافیایە ئەو ناوچەی پێ لەسەر منطقەی کوردستانە ئەو فەزایە بوو ئەو هەلومەرجە بوو ڕێی خۆیان بدەن بۆ ڕێی خۆشیان لەو ڕەفراندۆمەدا بە ئەکسەریەتێکی باڵا بە جیابوونەوە و هەوڵدان بۆ دروستکردنی دەوڵەتی سەربەخۆی لە کوردستان بەسەرئەنجام گەیشت تەمان هەرە وەختار وەک تۆ ئیشارەت پێکرد هەم من و هەم حزبی ئەمە وەکو حزب کۆمونیست کارگەری حکومەتیست و کولەن بەشی زۆری ڕەوتی کۆمونیزمی کارگەری لەگەڵ بەرپاکردنی ئەو ڕەفراندۆمە بووین
وحتى لرفراندومەکەشا لەگەڵ ڕائیدان بە ئستقلال و سربەخۆیی بووین. ئەمە دلیلی ئێمە هەر هەڵ ناگەڕێتەوە دروست بۆ کاتی 2016 یا 2017 پارتی یا هەر جریانێکی دیکە مەطرحی کردێ. تۆ باش لەبێتە لە ساڵی 95 میلادیەوە ئەنی 4 ساڵ دوای ئەوەی کە حاکمیەتی دەوڵەتی بەعسی سەدام ئەوەختە بەسەر کوردستانی عێراقەوە نەمابوو، ئێمە وەکو کۆمونیزمی کارگەری و لە ڕاستیدا یادی بەخێر مەنسوور حکومەت ئێمە ئەم سیاسەتەمان بۆ یەکەم جار تەرەح کرد کە خەڵکی کوردستانی عێراق حەقیانە ڕفراندۆمێک بەرپا بکەن و لەو ڕفراندۆمەدا ڕێی بدەن بە جیایی و سربەخۆیی یامانەوە تەبان ئەگەرمانەوە بێ حەقی یەکسانی شارۆمەندیان بۆ بەڕسمیەت بناسرێت. هەر ئەو وەختە قسەکەی ئێمە ئەوە بوو کە هەلومەرجی ئەو وەختەی ناوچەکە و خودی عێراق و مناسباتی دەوڵەتی مرکزی عێراق کە ڕژیمی سەدام لەسەر کار بوو، دوایەوە لێرە لە کوردستانیش هێشتا کەمتر وەک دەوڵەتی ئیقلیم بوون، ئەحزابی حاکم بوون، ئەوە هەڵەگرێ کە ڕێی بدرێ بە جودایی بە دوو هۆی سەرەکی. یەکیان هۆیەکی لە مێژینە و قەدیمی ئەویش پرسی کووردە، ئەویشەوەی ساڵانێکی زۆر بۆ چەندین دەیە عاقبەت بۆ ئەوەی پێ دەڵێن لابردنی ستەمی نەتەوایەتی هەڵسووران بووە، تەلاش بووە، خەبات بووە، مبارزە بووە، شەڕ و کێشمەکێش بووە. ئێمە قسێکمانەوە بووە بێ عاقبەت تەرحێک بێتە مەیدان، جوابێک بێ بەم قەزیەیە، جوابی لێبراوانە و قەتعی یەکێ لە جوابەکانەوە بڵێ یەکێ لە جوابە لێبراوانەکان بۆ کۆتایی هێنان بە ستەمی ملیش یا ستەمی نەتەوایەتیش بەڕاستی جوداییە. جوابی دووەمێکی شەوەیە، ئەوژەوەی کۆمەڵگایەکی ئازاد و بەرابەر لە کولی عێراق وجودی بێ وەخت واقعان هەموو خەڵکی کوردستان و سەراسەری عێراق یەکسان لە مافی ئابووری سیاسی فەرهەنگی بەهرەمەند بن، لانی کەم بەلحاظی قانونیەوە ئەوەش ڕێگایەکێتی نەبراوەتەوە. بەڵام لەو هەلومەرجەدا ئێمە پێماوا بوو ئەوە ممکن نییە لایەکۆ تیکەی کوردستان ئەمەلان ڕوتێکی دیکەی دەست پێ کرد بوو لەژێر کۆنتترۆلی ڕژیمی مرکزی عێراق کە ڕژیمێکی فاشیستی باسی بوو نەبوو، گەڕانەوە بۆ ژێر دەسەڵاتی ئەو ڕژیمە ناڕەوا بوو. ئێمە ڕایمان بە جودایی بوو. بەشێکی دیکەژەوە بوو ئەو وەختە لە هەلومەرجی ساڵی 95 کە بۆ ساڵانێکی زۆر ئیدامەی پەیدا کرد، بەڕاستی کوردستانی عێراق ناوە بوو دەوڵەتێکی جێکەوتووی ڕسمی قانونی خۆی بێ، ناوەی وجوزوی دەوڵەتێکی بە ڕسمیەت ناسراوی نێونەتەوی بێت، نەوەک سەرگەردانی بوو. ئەمە وتمان بۆ پایاندان بەو سەرگەردانیەش ڕێگا حەلی ئستقلال و دەوڵەت دروستە. ئەو وەخت ئێمەوەمان تەڕە کرد، یەکەم هێزی سیاسی تازاویش کۆمونیست لە ساحەی سیاسی عێراقدا بوو، حیزبی کۆمونیست کارگەری عێراق مەطرحی کردۆ بۆ خۆت باژاگەداری لاوەڵۆ هەرم پارتی و یەکێتی و ئەحزابی ناسیۆنالیزم مخالفەتیان کرد. لە بیرمان بێ 14 حوتی 2000 یەکێک لە هۆیەکانی یەکێتی حملەی کرد بە مەقەڕەکانی حزب کۆمونیست کارگەری عێراق. ئەوە بۆی وەدەم حزبە جیاخوازە، ئەم حزبە جیایی کوردستانی ویست یەکێتی وای ئستیلال کرد بۆ ئەو پێش بەلاماردان لە دادگاش داوایان تەسجیل کرد بەشێرکردنی یاساکانی عێراق. ئەوان لە پێش حتا لەگەڵم ڕەوتە نەبوون. عاقبەت ئەوە بوو 2003 ڕژیمی سەدام ڕۆی لە نەزەرمەوە هەلومەرجێکی زۆر لەبارتر بۆ ئەوەی تەرحی بەرپاکردنی ڕەفراندۆم و ئستقلال جێبەجێ، چونکی دەوڵەتی مرکزیەکی بەدەسەڵات ئەو وەختە ئاسان وجودی نەبوو. ئەو وەختەش خودیان مەحزابە نیان کرد، یەکێتی و پارتی بە پێی ئستراتیژی و بۆ چوون و مەسلحەتی خۆیان چوونە پای ئەم تەرحی فدرالی و لەکاندنەوەی جغرافیای کوردستان بە سەراسەری عێراق و کە بۆ خۆیان ئەڵانەڵەن خودیان فدرالیزمە بنبەستە، بۆیە یەکێ وەک پارتی و مەسعود بارزانی بەو نەتیجە گەیشتن باسی بە نەزەری خۆیان یەکێ لە دەلیلەکانیان ڕەفراندۆم کرد. لە ساڵی 2017دا ئێمە و منیش پافشاریمان لەسەر ئەو سیاسەتە کردەوە بۆ ڕاستە دەوڵەتی بەعس ڕۆیشت و بەڵام دەوڵەتێک کە جێگای بەعسی گرتبووە هەر کەماکان دەوڵەتێکی قەومی مەسەبی لە مەرکەز
ئەوش بە باڵادەستی جریانی مەسەبی شێعەی کۆنەپەرست هەر بە ئەندازەی بەعس بوو لەلایەکی لەولاوە و بەرحاڵ ئەلئانیش مسلەت بوونەوەی ئەو دەوڵەتی مرکزی عێراق تێک دووپات بوونەوەی هەموو ئەو کارە ساتانەی کە بەڕاستی لە ڕابردووە بووە لێ ئەکەوێتەوە و لایەکی دیکەشەوە ئەوش ئەوە بوو عاقبەت کوردستانی عێراق ئەگەر مستەقل بێ یەکجار بۆ هەمیشە ئەوەی پێڵێن پرسی کورد ئەوەی پێڵێن سیستەمی ملیۆنە تەواوە بێ ڕێگا خۆشەکە بۆ کۆمەڵانی خەڵکی ئێوێنە بەتایبەت بۆ چینیکرێکار و زەحمەتکێشی بڵێ بابەیتت باسی پرسی کورد نەماوە مەسەلەی ملی نییە ئەوە ڕێگر نییە عاقبەت ئێمە ڕوودەڕووتر لەگەڵ دەسەڵاتێکە لەسەر کاراگات جملە دەسەڵاتی پارتی و یەکێتی و دەوڵەتی ئیقلیم و دەسەڵاتی چەوسێن نەران و بەرحاڵ بۆرژواکانی کوردستانە لەگەڵ ئەوە ڕوو بەڕۆ بن یەکێک لە مانعەکانی پێشپای خەباتیان لاچێت ئێمە بەم دەلیلانە با لە وەختەکە زیاتر نازانم چەندی توولکێشا بۆ خۆت حسێبی بکە ئێمە بەم دەلایلانە کەماکان لەسەر بەرپاکردنی ڕەفراندۆم و ڕایدان بە جودایی پێداگریمان کرد واڵعانیش کە بە نەزەرم ساڵ یادێتی من پێم وابێ ئەو سیاسەتە دروست بوو واڵعانیش لێم پرسنەوە هەر ئێستاش ڕێگا چارەیەکی کارساز و فەوری بۆ ئایندەی کوردستانی عێراق کە هەر ئێستا کێشە بینی دەوڵەتی مرکزی عێراق و دەوڵەتی مرکزی دەوڵەتی ئیقلیمی کوردستان و لەسەر موچە و لەسەر هەموو شتێک هەیە یا لەسەر شوێنە داگیرکراوەکان بە قەولی ئەوان هەیە هەر ڕێگاکەی بەڕسمە ناسینی ئەو نەتیجەی ئەو ڕەفراندۆمەیە کە خەڵکی کوردستان کردویانەوە من نەزانم ئەوە بەڕێوە نەچوو شکستی خوارد بە دەلیلەوەی لە خودی دەوڵەتی مرکزی عێراقەوە تا دەوڵەتانی ئیقلیمی منتەقا تورکیا ئێران و حتا خودی ئەمریکا و زرهێزەکانی لەگەڵ ئەو پرۆسەی ئستقلالە نەبوون و تەبیعیە خودی هێزانەش ئەونا ئتکا بە خۆیان نەبوو لەسەر ئستراتیژی و سیاسەتەکەی خۆیان جۆرێکی دیکە هەرسوڵکەوت بکەن و بۆی تێبکۆشن بە شکست چێژرا ئەلا ڕەغمیەوەی بە چێشراوە من پێم بێ ئەو سیاسەت و تاکتیکە سیاسەتێکی دروست بوو باشە بەرحاڵەوە بوو بە 9 دقیقە قسەتان کرد منیش ئێستا کاتەکەم دەستێکە هاورە ڕەحمان بە بڕای من ئەمەی کە ئێستا ئەم ریفراندۆمەی کە لە ساڵی 2017 ئەنجامدرا لە ناونیشانە بە جۆرێک لە جۆرەکان ئەو ئەلتەرناتیڤەیە کە کۆمیسەکان تەنانەت لە بەرنامەی خۆشیانە بۆ چارەسەرکردنی ئستەمی نەتەوایەتی یاخود مەسلەی ستەمی نەتەوایەتی دایان ناوە ژەوەیە سەرنجامە بێ بگەڕێتەوە بۆ ڕای خەڵک بۆ بڕیار بەدەست خەڵک بێت کەس چه بڕیارێگەدا لەوەی کە ئەم کێشەیە چۆن چارەسەر بکرێت لە ڕووی باسی بەرنامەی و باسی بنەماییەوە کێشەیەک لەسەر ئەم مەسلەیە وجودی نییە و منیش پێم هاوڕای تۆ بکە سەرنجام مەسلەی میلی لە چ ڕێگایەکەوە توانی چارەسەریکەی ڕێگایەک لە ڕێگا ئاشنا و باوەکانی دنیا ئەوەیە کە لە ڕۆژێکە بە زەمانەتکردنی ئەوەی خەڵک ئازادەنە ڕای خۆیان ئەدەن و بڕیار ئەدەن ریفراندۆمێک بەرپا بکرێت و خەڵک ئازادانە بڵێن کەس چیانەوێ بەڵام ئەم بابەتە بەرنامەیە و ئەم ئەساسە بەرنامەیە لە جێگایەکە بمێنێ ئەوەی کە ئەمەوەکو تاکتیشێک وکو سیاسەتێک دەسەڵاتێکی وەکو پارتی بە تایبەت لە پشتیەوە بوو بە بڕای من لە سیاقی سیاسی و لە پەیوەند بە کێشەکانی تری کۆمەلگای کوردستانەوە ئەبێ ببینرێت و هەڵبسەنگێنرێ وەکو سیاسەتێک و وەکو خطوەیەک و کارێکە ئەنجامدرێ یەکەمین شەدەوەیە کە جیاوازێکی زۆر گەورە لە بینی یا مەسەلەن ئەوە کە لە ناو ئەم ریفراندۆمەشا بانگەوازی سەربەخۆی و جابوونەوەی کوردستان بکرێەوەوان ئەمەش کە بۆ خۆی ئەمە پەیوەستە بە دۆخی سیاسی دیاریکراوە ئەمە بابەتێکی بەرنامەی نییە بۆ ئێمە کۆمیستەکان لە هەموو کات و ساتێکە لە ڕیفراندۆمێکا کە لەسەر چارەسەرکردنی مەسلەی نەتەوایەتی ئەنجامەدرێ تەرحەکەیان جابوونەوە نییە ممکنە بە خەڵک بڵێن جامە بنەوە ممکنە بە خەڵک بڵێن لە چوارچێوەی ئەو دەوڵەتەیە بمێنەوە ئەگەر ئەو دەوڵەتە مافێک و بڵین یەکسانی و ڕەفاه و ئازادیشی زۆرتریان بۆ قایل لەبێت لە چوارچێوەی و دەوڵەتە بمێنەوە بە بیت و بالۆرە و فیتی نەتەوەچیەکان و ناسیۆنالیستەکان هەڵ نەخەڵەتێن و دەوڵەتێکی ئازاد نەکەن بە دوو بەشەوەەوە
دۆخێکی نالەبارتر بۆ خۆیان پێک نێنن. ئەمە شتێکی ئەساسیە بۆ ئێمە کە لە ڕوانگەی بەرژەوەندی کارگەر و زەحمە کێشەوە ئەڕوانی بۆ مەسەلەکە نەک وەکو ببین بە سەر بۆ خۆی خواز و پێمان وابێ چارەسەری مەسلەی ستەمی میلی تەنها جیابوونەوەیە. بەڵام ئەمە لە عمومیەتی خۆیان ئاوایە و لە هەموو کات و ساتێک ئاوایە ئەوەی کە لە ڕوویدا لە 2017 شتێکی تر بوو. یەکەم من باسی ئەو جیاوازیانە بکەم کە کوردستان لە کوردستانە پێک هاتبوو لە چاو ساڵی 1995 کە یەکەم جار کۆمونیستەکان و بە تایبەت مەنسوور حکمەت تەرحی جیابوونەوەی کوردستانی هێنا، کۆمەڵێک ئاڵوگۆڕ پێک هاتبوون کە بێ لە بەرچاو بگیرێن. یەکەم ڕۆژگارێکە ئەو تەرحی ریفراندۆم بۆ جیابوونەوەی کوردستان هاتە پێشەوە، ئەو کە خۆت باست کرد کوردستان بوو بە ئۆردوگایەکی گەورە، نە وڵاتێک بوو نە بەشێک بوو لە وڵاتێک. خەڵکان لەو وڵاتەیە نە پاسی وڵاتێکیان هەبوو نەیانتوانی بڵێن سەفەری دەرەوەی وڵات بە ئاسایی بکە، نانتوانی پەیوەندی لە ئەم ناوچەیە پەیوەندی لەگەڵ دەرەوەیە بکە. کەمپێکی فەناوەری بوو بە یارمەتی نێودەوڵەتی ئەژیا. ساڵی 2017 هەموو ئەمانە ئاڵوگۆڕیان بەسەرە هات بوو. بەڵێ دۆخی کوردستان دۆخێکی نەمەی و ناسەقامگیرە، بەڵام بەشێکە لە ناساقامگیری تەواوی عێراق وەگەر لە گەورەتری شاسێریکەین بەشێکە لە نەساقامگیری تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست. دووەمین شدەوە کە پێکهاتنی دەوڵەتی سربەخۆ لە 1995 بە معنای دەستبڕینی ینی دەستکۆتاکردنی حکوومەتی باز بوو بۆ پەلاماردان و هێرشکردنە سەر کوردستان. ئێمە لە 2017 لەگەڵ مەسلەیەکی ئاوایە بەرەو ڕوو نەبووین و ئێستاش بەرەو ڕوونین و لە داهاتوو شار زۆر سەختە لە دۆخی وەکو ئێستای عێراق ئێمە بەرەوڕی ئەوە ببینەوە دەورانێک کوردستانەکەوێتەوە بەر هەڕەشەی دەوڵەتی مرکزی کە دەوڵەتی مرکزی بتوانێت خۆی یەکدەست بێ و ئەم یەکدەستبوونەی دەوڵەتی مرکزی لە عێراقا مەسلەیەک نیە تەنها پەیوەست بێ بە ناوخۆی عێراق خۆیەوە، پەیوەستە بە هەموو ناوچەکەەوە. ئەبێ باڵانسی هێزە سیاسی و هێزە سەربازەکانی ناوچەکە بە جۆرێکی زۆر دراماتیکی ئاڵوگۆڕی بەسەرابێکات تاکو دەوڵەتی وە دەوڵەتی عێراق لەسەر دۆخێک ساغ ببێتەوە بتوانێت خاوەنی دەوڵەتێکی سەقامگیر و مرکزی بەهێز بێەوە بێتەوە هەڕەشە بۆ سەر کوردستان کە ئەمە تا ئێستا بوونی نییە وجودی نییەوە هەرچی هەوڵی ژەدرێ حکوومەت بە دوای حکوومەتە ئاشکرا بێ و معلومە بێ کە دەوڵەتی عێراق توانای ئەمەی نییە. لەلایەکی ترەوە باسی سیستەمی میلیە مەسەلەی ئەساسی ئێمە بۆ چارەسەرکردنی. لە ساڵی 2017 لەوانەیە سیستەمی میلی لەسەر عەرەبەکانی کەرکووک هەبوو، بەڵام سیستەمی میلی لەسەر خەڵکی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان بەرەو لە ناوچوونی یەکجارێکی چوو ئەگەر شتێکی لێما بێتەوە من نازانم چۆنە، یعنی خەڵکی کوردستان نەک تەنها لە ناو کوردستانە دەرگیری هیچ سیستەمێک نەبوون و ئەوانە لە بەغاشە تاجرەکانی کوردستان و سەرمایه‌دارەکانی کوردستان لە ناو شکاڵ استیسماراتیان هەیەەوە لە ناو اقتصادی عێراق ڕۆڵێکی زۆر بەرجەستەیان هەیە، بەشێکی زۆری سەروەت و سامانی ئەم ناوچەیە کەوتو دەستی ئەوان و خەڵکی کوردستان بەڕاستی ئەگەر ستەمیشی لەسەرستەمی لەسرە لایەن دەسەڵاتی خۆوڵاتیە و نەک لە لایەن دەسەڵاتی دەوڵەتی مرکزیەوە وە شتێک بە ناوی مەسەلەی ستەمی میلی وجودی نەماوە و مەسەلەی میلی بە بڕای من ناوەرۆکی هەڵوێزگرتنی کۆمونیستەکان نییە لەسەر مۆزوعی ریفراندۆم و سەربەخۆیی ئەوەی کە سەرچاوی هەڵوێزگیری کۆمونیستەکانە بوونی ستەمی میلیە. کاتێک کە ستەمی میلی وەکو قەزەیەک لە ئارایە نەماوە ئەگەر چی پاژماوەکانشی لە ئارایە ما بێ یاخود بە جۆر لە جۆرەکان کێشە و ململانی قەومی لە ئارایە بێتوانە کۆمونیستەکان ناچن لە دنیای لە هەر جێگەیە کا کێشە و ململانی قەومی هەبڵەن دەی جا وەختێتی با جیابوونەوە لێرەش ئەنجام بین. ئەوە نەمەبدە ئەو نەهەدەفە بۆ کۆمونیستەکان وەسەرنجام ئەوەی کە لە ساڵی 2017 ڕوویدا لە تاکتیکێکی ناسەرکەوتوو لە هەنگاوێکی سیاسی ناسەرکەوتووی پارتی دیموکراتی کوردستان زیاتر بۆ قۆرەخکردنی دەسەڵات لە ئەم ناوچەیە بۆ بە جۆرێک هەندێک کەوتووە ناو هەندێک تەڵەکە و فێڵیشەوە بەشێک لەوانە ئیسرائیل و بەشێک لەوانە هەتا ئەزانم بە جۆرێک کەوتە داوی ئەمانەوە و سەرنجام ئەمە ئەو دێژگە لەو سیاسەتە شتێکی تر نەبوو و لە ڕاستیە هیچ پەیوەندی بە تەحقیقکردنی هیچ هەنگاوێکی ڕوو لە پێش لە کوردستانە نەبوو بگرە ئەو جیابوونەوەی کوردستان لە
سایه ڕیفراندۆمیشی لەو بابەتەیە کۆنەپەرستی لە کوردستانە زۆر زیاتر لە ئێستا سەقامگیرە کرد و زیاتر لە ئێستاش خەڵک دەرگیری دۆخێکی وەکو وڵاتانی کەندا و ئەمارەت نشینەکانی سعودی و ئیمارات و قەتەر و ئەوانە بوونەوە. سەرنجام کێشە لە کوردستانە هەیە بەشی لە کێشەیەکی گەورەتر کە لە عێراقایە بە بڕای من ڕێگەی دروستتر ئەمڕۆ بیرکردنەوەی لە سیاست و تاکتیکێکە هاوپشتی نێوان خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی باقی عێراقا بەهێز بکە بۆ ئاڵوگۆڕپێدان بە کولی ئەم وەزعێتە و دروستکردنەوەی دام و دەستگا سیاسەکان و دەوڵەتی عێراق و دەوڵەتەکان و دەسەڵاتە خۆجیەکان لە ناوچەکەی لەسەر بنەمای دەخاڵەتی ڕاستەوخۆی خەڵک ئەوە ڕێگاکێتی. منش لێرە ڕاوەستم پێم وابێ کاتی خۆشم ڕێعایەت کرد بەرحاڵ وەختی باقیش دابەشەکەین ئەوە نەمان نەماوە توانینێکی 4 دقیقە قسە بکەین فەرموو. دەقەندەز خۆش بێرەوە وەختێکی خۆت بە تەواوەتی ڕعایەت کرد و نیو دەقەشت مابوو ڕای بگرە. من با چەند شت بڵێم لە بازە شتێکە هەوڕێین بە شتێکە جیاوازین هەر لەم باسی ئاخرشتە. یەکەمەوەیە زۆرجار لەم باسی ڕەفراندۆم و ئێستقلال و سەربەخۆیە ئەم دوو مۆزوعە کە بە یەک مەربوطن لە عین حاڵە زۆری تێکەڵەکەن. ڕەفراندۆم کە لە باسەکەی توە ئەوە نییە منزۆرم جواب بۆ باسەکەی تۆ نییە. ڕەفراندۆم شێوەیە ئەبزارە ئەویژەوەیاڵەن نەکرد بۆ مەسەلەی ملی لە کوردستانی عێراقیە ئێران وابینی تۆ بۆ زۆر شت هەر لەم وڵاتانی ئوروپایی ڕەفراندۆمەکەن ینی ڕاپرسیەکی گشتیەکەن دەنەچە چ وەک منێکە خوازیاریەوە بووم لەو ڕەفراندۆمە ڕێی بدرێ بەسەر بەخۆی تۆیەکە 2017 پێ دوایە ڕێی نەبدرێ بەسەر قاعدەنە بێ لەوە شەریک بێتین کە خودی من نەمود ڕێی نەدرێ بەسەر بەخۆی نازانم کولی نەکەم پێ جواب بە قسەکەی تۆ نییە. یەکەمەوە بزانین خودی نەفسی بەرپاکردنی ڕەفراندۆم بۆ کێشەی گرنگ و مهم و ڕاپرسی لە خەڵک مهمە. ئەوە بۆ خۆی شێوەیەکی باش بوو بەڕێوە چوو و ئەو داوایش بوو. هەر ئێستا تۆ تەمەشاکەی لە نێو جمهوری ئیسلامی کۆنەپەرست ئێرانە باڵەکانی جمهوری ئیسلامی کە لەگەڵ یەک کێشەیانە ئەو باڵی کە لە دەسەڵات دەرکراوە پێڵێن سڵاو خواست ئەڵەن بابە لە قانونی ئەساسیەکەمانە بۆ شتی زۆر هەستیار باسی ڕەفراندۆمە کرد دێ با ڕەفراندۆ بکەین. خامنەیی و سوپاسداران خو موافقەتیان لەگەڵ ناکا. من مەزورمەوە تەوەهمە بەڵام مەزورمەیە خودی ڕەفراندۆم و نەفسی ڕێی خەڵک پرسین لە مەسایلی هەستیاردا شتێکی باشە کە لەم مەوردەوە لە مەوردی کوردستانی عێراق ئەمێنێتەوە سەر باسیەوەی دیارە لەوەشا هاوڕێی 95 منیش پێم وایە هەلو مەرجێک کە ڕژیمی بەعس حاکم بوو دەوڵەتی ئیقلیمی کوردستانیشتا دەوڵەتێکی وەک ئێستاش هەتا جێکەوتو نەبوو هەلو مەرجەکە زۆر فەرقی کردووە بەڵام لە بەعضە شتی ئەساسیدا فەرقی نەکرد. ئەویژەوەیە ماهیەتی دەوڵەتی مەرکەزی عێراق بوو. منەزانم دەوڵەتی مەرکەزی ئێستای عێراق بەقەد دەوڵەتی یەکدەستی بەعس قودرەتی سەرکوتگەری نەبووە ئێستاش تا ئەم لەحزەش نیەتی بەڵام خەریکە بەرەبەر بە وجودی دێنێ خەریکە زیادیەکە خۆ هەر ئێستا دیارە زیادەکە نەکە لەسەر خەڵکی کوردستانی زیادەکە لەسەر خودی خەڵکی عێراقی زیادەکە ئستبداد و ئختناق و فشارهێنان بۆ خودی کۆمەڵانی خەڵک لە کورد مەگەر ئێمە 2019مان مەیدانی تەحریری بەغدامان لەبیر چۆتەوە هەموو ئێعترازە تەبووە یان ناسری و بەسرەمان خۆ لەبیر نەچۆتەوە ئێعترازات بوو. مەزورمەوە تۆ بین ئەو دەوڵەتەی لە مەرکەز خۆی بەهێزەکە چه دەوڵەتەکە دەوڵەتێکی قەومی مەسەبی کۆنەپەرست بەقەد ڕژیمی باس و خەریکە ئەو دەسەڵاتی خۆی زیاد دەکات هەتا لەسەر و هجومانەی کە گرتی بۆ گرتنەوەی کەرک و کووانە هەر ساڵی 2017 و تەبعاً بەدەست چیشی بە هاوکاری بەشێک لە خودی یەکێتی نیشتمانی ئەوە بەجێ خۆی ئەوە نیشانە ینی منزورمەیە بڵێم کەماکان دەوڵەتێکی قومی مەسەبی لەسەر کار بێت لێرەش دەوڵەتێکی ناسیۆنالیستی لە کوردستان لەسەر ئەو قەڵشتە ئەو شکافە ئەو کێشەیە بەداخەوە بۆ ساڵیانی ساڵ زیاتر ئەمێنێ و دووبارە بێتە بەهانەی دەستی چەوسێنەران هەم لە مەرکەز لە عێراق هەم چەوسێنەران لە هەولێر و لە کوردستان هەر بوو ئەوەی ئەو خەباتی چینایەتی واقعی بخەنە کەنارەوە و هەر نێڵن خەڵک مافکانیان بکەن نەڵەم عاقبەت یەک
بەحسەکەەوەی یەک جار بوو هەمیشە ئەوە تەواو بێت. قسێکی دیکەی تۆ ڕاستە ساڵی 2017 کە ڕفراندۆم بەرپاکرا حتا ئێستاشی نە لە هەولێر نە لە سلەیمانە منش عقیدەم نیە ستەمی ملی ماوە ستەمی ملیەک نەماوە بەڵام ئەوەی من و تۆ عقیدە پرسی ملی مەسەلەی ملی کێشتا بە کۆتایی نەگەیشتووە بۆ چونکی تا ئەم لەحزەش بۆرژوازی حاکم لە عێراق و بۆرژوازی حاکم لە کوردستان هەر لەسەر ئەمە کێشاکەن بە نێوی فدرالی تەواو فدرالی ناتەواو سربەخۆ بین سربەخۆ نەبین و کەمە کارتی پرسی کورد مەسەلەی کوردیان هەر بەدەستەوەیە واقعاً بۆی جێشکردنی کۆمەڵگا لە منە پرسی با من قسێکی تایبەتی خۆم لەسەر ئەسەن مەسەلەی ملی لە بنەڕەتدا پشتی مەسەلەی ملیز مەسەلەی چینایەتیە تەبەقاتی چەوسێنەری لە تارە لە بەغدا بەرحاڵا مەسەلەی ملیە گرن بەدەستەوە بۆ یاقبەت کومەڵانی خەڵک چەوسێنەوە چینی چەوسێنەری بە ئیسلاح بندەستیش ناسیۆنالیزمی بندەستیش ئەیگرێ بەدەستەوە تاحتی نێوی مافی ملی تفاقەن بۆی کۆمەڵانی خەڵک چەوسێنەوە خۆگەلەوە پرسیەوە وایە مەسەلەی زوڵم و زۆری چینایەتی تەواو ناکە حەلی مەسەلەی ملی ئەوەش لەواوەتەوە من ئەو نەقولم باسی منش من خوازیاری ئەوم بەڕاستی ئەگەر هەر زەمانێ ئەو ڕەوتە سیاسیە دەست باڵا پەیداکە لە عێراقا کرد ڕەوتێکی حتا بە دەرەجێ ئەلمانی بێ سێکولار بێ حتاگەن ناسیۆنالیستیش بێ بە دەرەجێ یا لە کوردستانیشە لە کوردستان ڕەوتێکی پێشڕەوتر دەست پێ بکە لانیکەم قائل بن بە مافی شارۆمەندی بەرابەر منیش وەکو تو عقیدەم وایە بێڵەمە بێ و تاکتیکە بگۆڕی نابێت ئەوەی استقلال بکەیت خۆ ئێمە استقلال تەڵەب نین هەر ئێستا بۆ نمونە ئێمە لە کوردستانی ئێران و ئێران دەگیرین هەر ئێستا بڵێن سبێنێ ڕفراندۆم بکرێ لە عینە حاڵە تەرەفداری ڕفراندۆمم ئەڵێم لەو ڕفراندۆمەی کوردستانی ئێران ئابێ ڕێی بدەیت لەگەڵ کولی ئێران بمێنین بەرحاڵ دەستخۆش من لەم بڵین قسەکانی ئەخیرتەوە دەست پێ بکەم ئاورە ڕەحمان باسی ئەوەی کە لە کۆڵ مەسەلەی ملی ببینەوەم تەوهمە لە زەینی خەڵکا دەربێنین وەم چەکە لە دەستی دەسەڵاتدارانی کوردستان دەربێنین چەشی تەوهمی ناسیۆنالیستی ئەمانە بە بڕای من ئەم ئەرگومنتە زۆر جێگەی بڵێن سەرنجە چونکە من وازانم لەگەڵ واقعەتەکانی ئەمڕۆی کوردستان یەک نایەتەوە ئەگەر دەسەڵاتی هەرێمی کوردستان بە دەستێشێتی پارتیەوەیە بە خاتری تەوهمی ناسیۆنالیستی خەڵک نییە بە خاتری ئەوەیە کە یەکێتی و پارتی دوو کۆمپانیای زەبەلاحی سەرمایەداری چەکداری مافیایین تەواوی سەروەت و سامانی کوردستانی خستۆتە ژێر دەستی خۆیانەوە بە هاوکاری اتفاقاً دەوڵاتە کۆنەپەرستەکانی ناوچەکە کە دژایەتی سەرەتاییترین مافەکانی خەڵکی کوردستانەکەن بە هاوکاری ئەوان لەسەرکارن یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوکاری جمهوری ئیسلامی ئێران پارتی دیموکراتی کوردستان بە هاوکاری تورکیا و بە هاوکاری جمهوری ئیسلامی ئێران بە دەرەجێگەوە بە هاوکاری دەوڵەتە کۆنەپەرستەکانی ناوچەکە و سعودیە و ئوردن و ئەمانە لەسەرکارن ئەوە لە پشتیشانەوە کە ئەمریکا بوەستێکە لە ڕێگەی کۆمپانیەکانی و لە ڕێگەی شێوازی جۆر بە جۆرەوە پشتیوانی لە مانەوەی ئەم دەسەڵاتاکە ئەممانەوەی ئەم دەسەڵاتە قەرزاری تەوەهمی زەینی خەڵک لە بەرامبەر بە چارەسەرکردنی مەسەلەی میلیان نییە قەرزاری سەرکوتە قەرزاری قەمە قەرزاری کوشتنی سەردەش عوسمانەکانە قەرزاری شەقتی هەڵدانی مامۆستایە لەسەر جادە قەرزاری فیشەک بنان بە دەمی ئازادی خوازانەوەی قەرزاری تەوەهماتی ناسیۆنالیستی نییە ئەمە بە بڕای من تەبینێکی نادروستە لە دۆخی ئەمڕۆی کوردستان ئەمە یەک دووەم باسی مەوزوعی ئەوەی کە ڕیفراندۆمێک ئەکرێت و کۆتایی بەم کێشەیە دێنێ ئەوانە بە چ دلیلێک وایە و بە چ دلیلێک دروستکردنی دەوڵەت لەم ناوچەیە کۆتایی بە کێشە و ململانەکان هێناوە بۆ مەگەر ئەم ناوچەیە دەوڵەتی شکست خواردو و دەوڵەتی هەڵەشاوی کەمتیایە بۆ سووریا دەوڵەتی نییە بۆ یەمەن دەوڵەتی نییە بۆ لیبیا دەوڵەتی نییە بۆ سوودان دەوڵەتی نییە سۆمال نیەتی وهتا لوبنان نیەتی هەموو ئەم دەوڵەتانە ئەفغانستان نیەتی هەموو ئەم دەوڵەتانە دەرگیری ئەنوا و ئەشکال کێشە و ململانی ناوخۆیی و ململانی تایفیوانە نین دەوڵەتی کۆنەپەرستی عێراق زۆر کۆنەپەرسترە لە سەردەمی باس لە هەموو ناحەیەکەوە لە ڕووی سیاسەتی ئابووریەوە لە ڕووی تایفەگەری و لە ڕووی ئەوانەوە بەڵام هیچ کاتێک ناتوانێت
وەکو دەوڵەتی مرکزی ڕابردووی بندەستی سەدام هەڕەشە بێ لەسەر کوردستان باسەکە لەسەر ئەمەیە نەک باسەکە لەسەر ئەوە بێکە ئایا ئەم دەوڵەتە کۆنەپەرست یا کۆنەپەرست نییە هەموو ئەزانی سەرباری ئەو هەموو پشتیوانێکە دەوڵەتی مرکزی عێراقی بوو نەیتوانی جگە لە بەشێکی کەم لەو ناوچانێکە لە دەستی پارتیویچێتیا دەری بێنەوە خەڵک پیان وا بوو کە تەواوی کوردستانەکەوێتەوە ژێر دەستی حکوومەتی مرکزی هەرو کاتە من پێم وابوو نادروستە و ئێساش پێم وایە وجودی کوردستان لە ناو دەوڵەتی عێراقا بە وجودی ئەم دەوڵەتە مرکزیەوە زۆر زەمانەتی زیاتر لەوەیکەوە ئەم دەوڵەتە هەڵبۆشێتەوە جێگای بژیرێتەوە بە دەوڵەتێکی ئەمڕۆیی و ئینسانی لەگەڵ دەوڵەتی کۆنەپەرستی وەکو عێراقا زەمانەتی باڵا دەستبوون یەکێتی و پارتیمانەوەی ئەم دۆخی هەرێمی کوردستانە زۆر زیاتر زەمانەت کراوە بەرحاڵم باسە ئەتوانێت زۆرتریش دیرێژە بکێشێ من نەزانم ڕەنگە تۆ سەرنجت هەبێت لەسەر ئەو قسانەی من کردم دواوتە بۆ تۆ بەجێڵم ئەگەرچی بڵین لاقی خۆمە بووم بەڵام دواوتە بۆ تۆ بەجێڵ من جواب نادەم ڕایەتەکەم لە دوو دقە زیاتر قسە ناکەم ئەگەر لازم بوو لە فرسەترا باسی لە بکەن و معلومە سەرنجمەیە لەسەر بەشە لە قسانی تۆ با من یەکتر شت بڵم كل مسألة ملي بدستي أحزابي ناسيوناليز لإيران لكردستان إيران لكردستان العراق لتركيا لهرشة وهروها بدست ناسيوناليزم حاكمي شو نهاية بوي واقعا هروي تولي أو كومبانيا زبالحانة دروس كان بوسي وصلناوي كريكار وزحمة شو خلق لو ده هواية برام أقبل بر چه أساسية چتي وبارتي توانيانا أم كومبانيا مافياية سازمان بشك هم بوهمي بيشوي ناسيوناليستي منيش بيوم وايا الآن زور كمي كردوا بلام وقتو بيناكمو تواو بوا كقوايت فقط بسركتا يقراستكا وكو چون جمهوري اسلامي فقط بسركتا هذا براسي جمهوري اسلامي هر سركودنيا انواعي فريوكاري ديكي بدستوي بو راقرتني قدرتكي خوي هر اوبه تو تمشاكا هر لمكشي اخير كلكركوك بوجود هاتو انا جارێکی دیکە وهمی ناسیۆنالیستی نێو خودی شارۆمەندی خەڵکی کەرکووکت دەدی چ عەرەبەکەی چ کوردەکەی چ بە ئیسلاح هەیە ئەیبوژێنەوە بەداخەوە هەتا وەلا نەنرێ ئەیبوژێنەوە لەسەرەوەی مەحافظ کورد بێ یا عەرەب بێ دووبارە ئەم وهمی ناسیۆنالیستی دوو تەرەف کەتەلۆنیاش هەیە لە اسکوتلەنداش هەیە لە کیوبێکی کەنەدا لە هەموو شوێنێک ئەڵەم کێشەکان هەر بۆیە لە سکاتلەندیش تاوێنە باسی ڕفراندۆم مەترەحە باسی ئەوی کە بەڵام لەوێدا پرۆسی نییە حەدیقەت باسی ئەوانە مەترەحە بەڵام فەرقێکەیە لەگەڵ لیبی و سووریە و وڵاتانی خودی جمهوری اسلامی پڕکێشە عاقبەت کێشەکە لەسەر ئەوە نیارێ مافی ملی ئەم لا بەڕسمیت دەنەسرێ یا مافی ملی ئەو لا بەسەر لەسەر کێشەهای واقعیتری کۆمەڵایەتی مەسەلەن هەرو ئەڵان لە لیبی خۆ بەحسەوە نییە کام دەوڵەت مستەقل بێ کام دەوڵەت مەسەلەوەیە ئەو باندە مافیایانەی ئەوەنە کامیان لە دەسەڵاتە بێ هەروەک لێرە دەنەسم قسەکەم ئەوەیە عاقبەت ئەم پرۆسەی بە ڕەسمیەتدان بە کۆتاییهێنانی ستەمی ملی کەڵعان بەشێکی ئەو ستەمی ملیە نەماوە لە کوردستانی قابل لە جێکە ڕەسمیەت پیداکە ئەو ڕەسمیەتی یاوا پیداکە کە عاقبەت دەوڵەتێکی مستەقل بێ بۆ کوردستان بڵێن تەواو بوو کاکە ئیتر بەهانەی چ هەیە یان نا دەوڵەتێکی سێکولاری ئەلمانی وا لە کولی عێراق و کوردستان و هەموو بێت سەرکار بڵێن هەمومان شاروبەندی بەرابەرین بەوە تەواو بێ هیچیان اتفاق نەکەوتووە و من بەداخەوە ئەو کێشە و قەڵەشتی دێرینەی کە ناسیۆنالیزمی عەرەب مەسەبیەکانیش بە ناسیۆنالیزمی کورد لە ماوەی 60 ساڵی گوزەشتەیە لە جوغرافیای عێراقا باوەشێنیان کردو وا قوڵیان کردوتەوە چاوەڕوانی ئەوەی کە مەسەلەن لە ئایندەیەکی نزیکا بتوانێت ڕەوتێکی ئازادی خواست ئەلمانی حتا پێشکەوتی خواست با بە سۆسیالیزمەکەی من و تۆژنە بێتە پێشێ وا دەست باڵا پەیداکە ئەم قەڵشتانە پڕکاتەوە کۆمەک کا بە دەوڵەتێکی ئەلمانی کە مافی شارۆمەندی بەرابەر بۆ ئینسانەکان بەڕسمە نایبینم یەکێ لە عیلەتەکانی وی پێم وایە ئستقلال ئەم کێشەیە کە مەکاتۆ ئەوەیە ئەوە ببینم هەر ڕۆژێ ئەو ڕەوتە ئەو مەدە ببینم وەکتو عقیدەم وایە بێڵم بە نەزەرم باسی جیابوونەوە نابێت ئەم باسە عەزەکی دایم بەرحەڵدارین بە ئەم باسان ناتوانێت درێژ بێتەوە و کاتی تریش قسەی لەسەر بکەین هاوڕێ ڕەحمن بەڵام کاتی بەرنامەکە لەوە زیاتر ڕێگەمان پێ نادا دەستت خۆش بێ و
تۆش دەست خۆش بێ، زۆر سپاس. بەم ئەم سەرەتا تازەیە بەرحاڵ ئیدامە بدەین و لە هەفتەی داهاتووشە لەسەر باس و بابەتی تر پێکەوە گفتوگۆ بکەین و دووبارە داوا لە بینەران داوا لە هاوڕێیانەکەم کە لینچیان بەرنامەیە لە ڕێگەی کەناڵەکانی خۆیانەوە پەخش بکەن و ئەگەر تا ئێستا نەیان کردووە کەناڵی هیوا لایک و سەبسکرایب کرد. دەست خۆش ڕەحمانگەن، کاتیش خۆش. باس، زۆر مەمنون. هەر بەشی.